دوای ئەوەی ئیخوان موسلیمین خرایە لیستی تیرۆری ئەمریکا یەکگرت و دەڵێت پەیوەندیمان پێیانەوە نییە. تورکیا ترسی لێنشتووە و بۆ یەکەم جاردان بەوە دەنێت بە ناچاری ئاشتی لەگەڵ کورد دەکەن. بەهۆی چوونە پاڵ پارتی سکرتێری حیزبێک بە فەرمی لە حیزبەکەی دەرکرا. دوای ئەوەی سەرۆکی ئەمریکا بڕیاریدا هەنگاو بنێ بە ئاراستەی ئەوەی ڕێکخراوی ئیخوان موسلیمین چەند لقێک لەو ڕێکخراوە بخاتە ناو لیستی تیرۆرەوە، ئەندامێکی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی ڕەتی دەکاتەوە هیچ پەیوەندیەکی ئۆرگانیان لەگەڵ ئەو ڕێکخراوەدا هەبێت. بورهان مزەفەر ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە میدیاکانی ڕاگەیان هیچ پەیوەندیەکی ئۆرگانیمان لەگەڵ ڕێکخراوی ئیخوان موسلیمیندا نییە و تەنها پەیوەندی فکریمان هەیە، وایە مەترسی لەسەر یەکگرتوو نییە. ناوبراو دەژڵێت سەرۆکی ئەمریکا بۆ ڕازیکردنی دڵی وڵاتانی کەنداو ئەو هەنگاوەی بەرامبەر ڕێکخراوی ئیخوان موسلیمین گرتەبەر تا بەم پاساوە سزا بدرێن. دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی بزوتنەوەی نەتەوە پەرستی تورکیا مەهەپە ئەمڕۆ ڕایگەیان لە داهاتوودا پێشهاتی گرنگ لە تورکیا ڕوودەدەن و وڵاتەکەی ناچارە خۆی لەگەڵ گۆڕانکاریەکان بگونجێنێت. دەژڵێت گرنگترین وتاردەر لە پرۆسەی تورکیای بێتیرۆر ئیمراڵیە. چوونی کۆمیسیۆن بۆ ئیمراڵی و کۆبوونەوەی لەگەڵ ئۆجەلان مێژوویە. دەوڵەت باخچەلی ئەمڕۆ سێشەممە لە میانی وتارێکدا بەردەم فراکسیۆنی پارتەکەی لە پەرلەمانی تورکیا لەبارەی ڕووداوەکانی نێوخۆی وڵاتەکەی ڕایگەیان کۆبوونەوەی لیژنەی پەرلەمانی تورکیا لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان لە ئیمراڵی پێشهاتی مێژوویی بووە. جەختی لەوە کردەوە کە جددیترین وتاردەر لە ئیمراڵیە. کۆبوونەوەکان ئێستا دەستیان پێکرد کە ئۆجەلان پەیامی مێژوویی بڵاو کردەوە. ناوبراو ئاماژەی بەوەش کرد تورکیا لە ئاستێکی مێژووی داوەستاوە. تورکیا ناتوانێت ڕێڕەوی سەدەی نوێ دابڕێژێت بە کشانەوە بۆ ناوخۆی و خۆ حەشاردانەوە لا تونێلێکدا و لە کورسیەوە سەیری پێشهاتە جیانی و ناوچەیەکان بکات. یونادم یوسف کەندا سکرتێری پێشووی حیزبی دیموکراتی ئاشووری کە کۆنترین حیزبی مەسیحیە لە کوردستان و عێراق لەلایەن سەرکردایەتی حیزبەکەی دەرکرا. ئەویش دوای ئەوەی پابەندی بڕیاری حیزب بۆ بایکۆتی هەڵبژاردن نەبوو. ناوبراو بە پشتیوانی پارتی کەسێکی مەسیحی بە ناوی عەماد یوعەنا لە کەرکووک کاندید کرد کە بەدەنگی پێشمەرگەی پارتی توانی 17,000 دەنگ بەدەست بهێنێت. بەو هۆیەوە حیزبەکە کاندیدە دەرچووەکەشی لە ڕیزی حیزبەکەی دەرکردووە. جێی باسا حیزبی دیموکراتی ئاشووری داوای چاکسازی لە سیستەمی هەڵبژاردن دەکات بۆ ئەوەی تەنها پێکاتەی مەسیحی بتوانن دەنگ بە کاندیدی مەسیحی بدەن، نەک وەک ئێستا بەدەنگی پێشمەرگە و حەشدی شەعبی کاندیدەکانی مەسیحی دەربچن.